هەڵسەنگاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی ترس لە کۆمەڵگای ئێراندا مانای نەماوە. یەکەم، خەرمانان یەکێکە لەو مانگانەی کە تێیدا هەم شاهدی جنایەتی بێسنووری کۆماری ئیسلامی و هەم خەبات و خۆراگری سربەرزانەی خەڵکی مافخواز بووین. ڕووداوێکی کەموێنە و دەگمەنی وەک شۆڕشی ژینا کە چەخماخەکەی ڕۆژی 25 خەرمانان لە کوردستانی شۆڕشگێڕەوە لێدرا ساڵی ڕابردوو لەم مانگەدا دەستی پێکرد. 35 ساڵ لەمەبەر لە مانگەکانی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 1367دا ڕژیمی ئیسلامی جنایەتێکی خۆڵقاند کە نیشانەی ئەو پەڕەی دڕندەیی و دژە ئینسانی بوونی ئەو ڕژیمەیە. خومەینی و ڕاوێژکارە سەرەکیەکانی لەوانە ڕەفسەنجانی خامنەی و هیتر کە نیگەرانی سەرهەڵدان و پەرەسەندنی ناڕەزایەتی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ئێران بوون لە دوای شکستی سەرشۆڕانەی ڕژیم لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراقدا بە ئامانجی چاوترسێنکردنی خەڵکی بێزار و وەگیان هاتوو لە دەست شەڕ و نەهامەتی و باری خراپی ئابووری پلانی کوشتاری بە کۆمەڵی زیندانیەکانیان داڕشت. کۆمسیۆنی مەرگ لە نەیەری قازی شەرع ئشراقی داواکاری گشتی تاران و ئیبراهیم ڕەیسی سەرۆکۆماری ئێستای وڵات و داواکاری گشتی ئەو کاتی هەمەدان و کەرەج پێکهێنرا و تەنیا لە مانگی گەلاوێژدا بە هەزاران ئەندام و لایەنگری سازمانی مجاهدینی خەڵقی ئێرانیان ئێعدام کرد. پرۆژەی کوشتاری زیندانیانی سیاسی لە زیندانەکانی ئێران لە ڕۆژی هەینی 28 پوشپەڕی ساڵی 1367 واتە تەنیا ڕۆژێک دوای خواردنەوەی جامی ژەهر و قبولکردنی ئاگربەست لە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق بە فەرمانی خومەینی ڕێبەری ڕژیمی ئیسلامی دەستی پێکرد. دوای ئەوەی کۆمسیۆنی مەرگ راپۆرتی مەئموریەتی جنایەتکارانەی مانگی گەلاوێژی خۆیان لە زیندانەکاندا بە خومەینیدا فتوای کوشتنی کۆمونیستەکانیشیان لێوەرگرت و لە یەکەم ڕۆژەکانی مانگی خەرماناندا بەربوونە گیانی ئەو مرۆڤە ئازادی خوازانەی کە دڵیان کەیلی هومێد و خۆشەویستی بوو بە ئارمانی بەرزی ڕزگاری مرۆڤی چەوساوە و ستەمدیت و دارەکانی سێدارە ئامادەکران و زیندانیە ئارمان خوازەکان بە وتنی نا بە جەلادەکان بە پەتی سێدارەکانەوە هەڵواسراون و مۆرکی شەرمەزاری مێژوویان لە ناو چاوانی بکوژەکاندا. هەزاران زیندانی خەباتکار و خۆراگر دارەکانی سێدارەیان ماچ کرد، بەڵام لە بەرامبەر جنایەتکاراندا سربەرزانە ڕاوەستان و کڕنۆشیان نەبرد. بەپێی زۆر یەک لە راپۆرت و زانیاریەکان لە هاوینی ساڵی 1367دا هەزاران زیندانی سیاسی لەم جنایەتە نامرۆڤانەیەدا بەهۆی مانەوە و سووربوون لەسەر بیر و باوەڕەکانیان گیانیان لەدەستا. کۆماری ئیسلامی دوای چواری مانگی خەزەڵوەری هەمان ساڵ بنەماڵەی قوربانیانی لە مەرگی ڕۆڵەکانیان ئاگادار کردەوە و دوای ئەوە ئیتر خەڵکی ئێران لەو جنایەتە دژە ئینسانیەی ناوسیا چاڵەکانی ڕژیمی ئیسلامی ئاگادار بوون. ڕژیم پاش ئەو جنایەتە هەزاران زیندانی ئەعدامکراوی لە گۆڕە بە کۆمەڵەکانی خاوەراندا بە خاک سپارد، بەڵام ئەم پرۆژەیە هاوکات لە ناوچەکانی دیکەی ئێران و لەوانە کوردستانیش بەڕێوەچوو. لە ڕاستیدا ئەمڕۆ نەک تەنیا یەک گوڵزاری خاوەران، بەڵکو پێویستە یادی چەندین خاوەران لە سەر تاسەری ئێران بەرز ڕابگرین. بەرپرسانی جنایەتکاری کۆماری ئیسلامی تەنانەت تا بە ئەمڕۆژ ڕێگری لە چوونی دایکانی جگەرسوتاو دەکەن بۆ سەر گڵکۆی ئازیزەکانیان. کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ئێران، بڕیاردەران و بەڕێوەبەران و ئەو کەسانش کە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دەستیان لەو جنایەتە نامرۆڤانەیەدا بووە نەفەرامۆش دەکەن و نەلەیان خۆش دەبن. بوونی ئەو جنایەت پیشانە لە لووتکەی ئەم دەسەڵاتەدا ئەوە دەردەخات کە ئەگەر خەڵک دەرفەتێکیان پێ بدات هەمان ئەو ڕێگا دەگرنە بەر کە خومەینی بە کۆمەڵکوژیەکانی دەیەی 60 و گەیاندنی بە لووتکە لە ساڵی 67دا نیشانیدان. سیاسەتی سەرکوتگەرانەی ئێستای وەلایەتی فەقیە و دام و دەستگاکانی ژێر فەرمانی ئەو لەسەر بنەمای ئەو لێدوانەی ڕێبەری ڕژیم کە دەڵێت خودای ئەم ساڵیش هەمان خودای دەی 60 درێژەی هەمان ئەو سیاسەتە جنایەتکارانەیە کە کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی هاوینی 1367 لێکەوتەوە. ئەم سیاسەتە دزێوانە
بە قەتڵە زنجیرەیەکان دەستی پێکردو بە تیرۆرکردنی نەیارانی ناوەوە و دەرەوەی وڵات بەردەوامی پێدراو بە کوشتاری گەنج و لاوەکانی خەڵک لە بزوتنەوەی دژە سەرڕۆیی ساڵی 1388 بە فرامباری 96 و ئابانی 98 و هەروەها نیوەی دووهەمی 1401 هەتاوی درێژەی پێدرا. بەڵام دەسەڵاتدارانی کۆنەپەرست و جنایەت پیشە ئەم خاڵە بنەڕەتیەیان فرامۆش کردووە کە ئەگەر لە دەی شەزدا بەشێکی زۆری خەڵک هێشتا بەباشی هۆڤیەت و جەوهەری ڕژیمیان نەناسی بوو و تەنانەت هێندێک جار کەم و زۆر پشتیوانیان لە تاوانکاریەکانیان دەکرد یان لە ئاستیدا بێ هەڵوێست بوون، ئەمڕۆ ئیتر خەڵک بە تەواوی پشتیان لەم دەسەڵاتە کۆنەپەرستە کردووە و بەو پەڕی هەستیاریەوە کاردانەوەیان هەیە بەرامبەر بە خوێنی هەر لاوێکی ئەم وڵاتە. ئەم بابەتە وای کردووە جگە لەوەی کە دەسەڵات نەتوانێت وەک هەمیشە هاوسار پشراوانە ئەسپی خۆی تاو بدات، سەبارەت بە شەپۆلی بێزاری و تووڕەیی جەماوەریش زۆر نیگەران بێت. سەرنجام ئەم ڕۆژەدا دێت کە بەرپرسانی جنایەتکاری کۆماری ئیسلامی لە دادگای عادڵانەی جەماوەری ئازار چێشتووی ئێراندا دەکەونە ژێر لێپرسینەوە و ڕازە شارەوە و سربەمۆرەکانی جنایەتە بێ ئەژمارەکانیان هەرچی زیاتر ئاشکرا دەبێ و سزای شایستەی خۆیان وەردەگرن. یادی قوربانیانی کۆمەڵکوژی ساڵی 67 و سەرجەم گیان بەختردوانی ڕێگەی ڕزگاری مرۆڤایەتی بۆ هەمیشە زیند و پیرۆزە. دووهەم، بە بۆنەی یادی 35 ساڵەی کۆمەڵکوژی هەزاران زیندانی سیاسی لە هاوینی ساڵی 1367 و نزیکبوونەوە لە یەکەمین ساڵڕۆژی کوشتنی بە ئەنقەستی ژینا واتە مەحسا ئەمینی لەلایەن مەئمورانی ڕژیمی ئیسلامیەوە و هەروەها بە بۆنەی 25 خەرمانان ساڵڕۆژی دەستپێکردنی شۆڕشی ژینا کۆمەڵێک چالاکی بەربڵاو لە ناوەوە و دەرەوەی وڵات دەستی پێکردووە. لەلایەن کۆڕ و کۆمەڵ و دامەزراوە مەدەنیەکانی ناوەوەی وڵات چەندین بانگەواز بە مەبەستی بەڕێوەبردنی ئاکسیۆن و چالاکی جۆراوجۆر بڵاو کراوەتەوە. لە کوردستانیش حیزب و لایەنە سیاسیەکانی چالاک لەم ناوچەیە ڕێک کەوتون لەسەر ئەوەی کە ڕۆژی 25 خەرمانان وەک ڕۆژی مانگرتنی گشتی ڕابگەێنن و داوایان لە خەڵکی کوردستان کردووە کە لەم ڕۆژەدا بە مەبەستی هاوڕایی و پشتیوانی لە بنەماڵەی دادخوازان لەسەر گڵکۆی گیانبەخت کردووان کۆ ببنەوە و یاد و بیرەوەریەکانی فیداکاری و خۆڕاگری ئەو ئازیزانە بەرزڕا بگرن. لە دەرەوەی وڵاتیش هەوڵی بەربڵاو لە ئارادایە بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە شکۆدارە. کۆڕ و کۆمەڵە جۆراوجۆرەکان و حیزب و ڕێکخراوە دموکراتیکەکان و ڕێکخراوە چەپ و پێشکەوتن خوازەکان هەوڵیان داوە بۆ بەڕێوەبردنی سەرکەوتوانەتری ئاکسیۆنەکان بگەنە هەماهەنگیەکی هاوبەش. لە زۆربەی شارە گەورەکانی وڵاتانی ئوروپا و سکاندینافیا کۆبوونەوەی گەورە و بەربڵاو بەڕێوە دەچێت. لەوانە لە وڵاتی ئاڵمان لە شارەکانی هانوفێر وەک خۆپیشاندانێکی ناوەندی، فرانکفۆرت، کۆڵن، برلین و هامبورگ، لە فەڕەنسا شاری پاریس، لە ئوسلۆ پایتەختی نۆروێژ، لە هۆلەند شاری ئامستردام، کۆپنهاگ لە دانمارک، لە شاری هێلسینکی فەنلاند، سوئێد لە ستۆکهۆلم و یۆتۆبۆری و لە لەندەن لە وڵاتی ئینگلیستان هێزە چەپ و پێشکەوتن خوازەکان پێکهێنەر و ڕێخەری سەرەکی ئەو چالاکیانن. هەر لەم پەیوەندیەدا ڕەوت و لایەنە ڕاستەکانیش لە هەوڵی ئەوەدان کە کۆمەڵێک کۆبوونەوە و خۆپیشاندان بەڕێوە بن. بەڵام دوای شکستی پرۆژەکانی وەک منشوری مەحسا و وەکالەت و ئەو کاریگەریە نیگاتیڤیەی کە لەسەر بزوتنەوەی ژینا و هەوڵدان بۆ سڕینەوە و بەلاڕێدابردنی داواکاریە ڕادیکاڵەکانی ئەم بزوتنەوەیە لە دەرەوەی وڵات هەیان بوو، کەمترین تواناییان هەیە بۆ هەڵخراندن و کۆکردنەوەی جەماوەر. یەکێک لە دەستکەوتەکانی ئاخێزی ئەم دواییە بریتی بوو لە ئاشکراکردنی ڕووی ڕاستەقینەی ئەو ڕەوتولایەنانە بۆ زۆربەی هەرە زۆری ئەو جەماوەری کە لە سروشت و مێژووی ئەوان بێ ئاگا بوون. سێهەم، لە سەروبەندی دەستپێکی ساڵی نوێی خوێندندا شەپۆلێکی دیکەی پاکتاوکردن و دەرکردنی مامۆستایان و بیرمەندانی بە دەرەوەستی زانکۆکانی ئێران دەستی پێکردووە و لە ماوەی هەفتەی ڕابردوودا ناو شوێنی وانەوتنەوەی 110 کەس لەو مامۆستایانی کە بە شێوەی کاتی یان هەمیشەیی لە زانکۆکان و پرۆسەی پەروەردە و بارهێناندا دوور خراونەتەوە بڵاو کراوەتەوە.
ژمارەی مامۆستایانی لەسەر کارلابراو لە زانکۆی ئازاد تاران، زانستە پزیشکیەکانی تاران، زانکۆکانی ئەلامەی تەباتەبایی و بەهەشتی، زانکۆی فردەوسی مەشهەد و زانکۆی باهونەری کرمان هەر یەکیان بە 3 حاڵەت زۆرترین ڕێژەی دوورخستنەوەی مامۆستایان لەم ماوەیەدا هەبووە. زانکۆکانی کوردستان، زانکۆی ئیسفەهان، زانکۆی سەنعەتی شەریف و زانستی پزیشکی بابۆل هەر یەکیان بە 2 حاڵەت و زانکۆکانی گیلان، شیراز، مازەندەران، زانستە پزیشکیەکانی کرماشان، جەهرۆم، حەکیم سەبزەواری و زانستە پزیشکیەکانی تەورێزیش زۆرترین فەرمانی هەڵپەساردن و دوورخستنەوەی کاتی و قەدەغەکردنی چوونە ژوورەوە و بڕانی موچەی مامۆستا و کۆتایی هێنان بە هاوکاری و خانەنشینکردنی زۆرم لێیان بۆ دەرچووە. ئەم زەخت و گوشارانە بۆ سەر زانکۆکان دووبارە بوونەوەی هەمان سیاسەتی شۆڕشی فەرەنگی سەرەتاکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامیە. بەواتایەکی تر شۆڕشی فەرەنگی محورێکی دیکەی سیاسەتی سەرکوتی ئیدیۆلۆژیک و بە قەولی خۆیان پاکردنەوەی زانکۆ لە بیر و هزری ئەمڕۆیی و زانستی و دژە خۆرافیە. لەو سەردەمەدا بە پێی فەرمانی خومەینی وەلیەفەقیەکانی سەردەم بە داخستنی 2 ساڵی زانکۆکان لە سەرانسەری وڵات ئەو ناوەندە زانستیانیان لەو خوێندکار و مامۆستایانەی کە لە خۆیان نین پاکردەوە. بەڵام سەرەڕای ئەم پاکسازیە بەربڵاوە لە چەندەی ڕابردوودا زانکۆکان سەر لەنێ بوونەتە گۆڕەپانی بەرەو ڕووبوونەوەی نێوان زانست و خۆرافات. بزوتنەوەی خوێندکاری ساڵی 1378 سەرەتای ڕوبەڕووبوونەوەی نوێی خوێندکاران بوو لەگەڵ ڕژیمی فاشیستی کە لەگەڵ سەرکوتی خوێناوی زانکۆ و دەست بە سەرکردنی بەربڵاوی خوێندکاران بەرەو ڕووبەوە. لەو کاتەوە تا ئێستا زانکۆ هەرگیز ئارامی بەخۆیەوە نەبینیوە. هەوڵی ڕژیم بۆ یەکخستنی حەوزە و زانکۆ لەگەڵ شکستێکی سەرشۆڕانە بەرەو ڕووبۆتەوە. ئەوان بێهودە خەیاڵیان دەکرد کە گۆیا دەتوانن ئاشتی و هاو ئاهەنگی لە نێوان زانست و خۆرافاتدا دروست بکەن. هاوڕابوونی زانکۆکانی سەرتاسەری وڵات لەگەڵ ئاخێزی شۆڕشکێڕانەی ژن ژیان ئازادی بە جۆرێک ئەم وەهمەی تێکشکان کە ڕژیم ناچار بەکاردانەوەی تند و وەحشیانە بکات. دەرکردن، گرتن و زیندانیکردن، بانکێشکردن، هەڵوەشانەوەی وەرزەکانی خوێندن، پەروەندە سازی و دەرکردن لە بەشە ناوخۆییەکان ئەو سیاسەتەیە کە ڕژیم بەرامبەر بە زۆرێک لە خوێندکاران گرتوویەتە بەر. ئێستا ئەم سیاسەتە بە دەرکردنی بەربڵاوی بەناو ئەو مامۆستایانەی کە لە خۆیان نین و جێگرەوەیان لەلایەن حیزبوڵڵاییەکانەوە پەیڕەو دەکرێت. ئەوان پێیان وایە کە بە پێدانی بڕوانامە و نازناوی مامۆستا بەو بەسیجیانەی کە قاڵبووی ناوولایەتن دەتوانن پێگەی زانستی مامۆستایانی بیرمەند پڕ بکەنەوە و مێشکی خوێندکاران بە خوڕافاتی دواکەوتوانە و سەدە ناوەڕاستی بشۆنەوە. ئەم هەوڵە بێهودێژ گرێک لە گڵۆڵەی ئالۆزکاوی دەسەڵاتی فاشیستی ناکاتەوە و زانکۆ وەک هەمیشە سەنگەری بەهێز و لە گیران نەهاتووی زانست و ئازادی دەمێنێتەوە. چوارم، راپۆرتەکان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیەوە ئاماژە بەوە دەکەن کە گوشارەکان بۆ سەرژنان لە زیندانەکاندا پەرەیسەندووە. ڕوون و ئاشکرایە کە کۆماری ئیسلامی لە پرسی زیندانیکردن و ئەشکەنجەی ژنانی سیاسی و هەڵسوڕاوانی بوارە جۆراوجۆرەکانی تردا بە شوێن ئامانجێکی دیاریکرا و استراتیژیک و سیستماتیکەوەیە. بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە زیندانیانی سیاسی ژن بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی بە شوێن چ ڕێبازێکی سیاسیەوە بوون یان سەر بە چ ئاراستەیەکی سیاسی، مەسهەبی، نەتەوەیی و جەندەری بوون، ڕاکێشرانی ژنان بۆ ناو گۆڕەپانی سیاسی، خۆڕاگریانی و یاخیبوونی ئەوان لە دژی فەرهەنگی پیاوسالاری و مەسهەبی و نایەکسانی کۆمەڵایەتی بە هیچ شێوەیەک بۆ کۆماری ئیسلامی قبولکراو نییە لەبەر ئەوەی پرسی ڕزگاری ژن بە شێوەیەکی گشتی لا ململانەیەکی ئاشتی هەڵنەگر لەگەڵ جەوهەری ئەم سیستمە سەرمایەداریە مەسهەبیەدا بووە و دەبێت. بەڵام ئەم فشارانە تەنیا بۆ سەر زیندانیانی سیاسی ژن نەبوو. هەفتەی ڕابردوو لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لەلایەکەوە شاهدی بەردەوامبوونی جنایەت و ئەشکەنجە و ئازاری زیندانیانی سیاسی بوونی و لەلایەکی دیکەشەوە شاهدی خۆڕاگری قارەمانانە و کەموێنەی زیندانیانی خەباتکار لە زیندان و سیاچاڵەکانی ڕژیمدا بووین. مەرگی جەواد ڕوحی یەکێک لە خەباتکارانی ناڕەزایەتیەکانی ساڵی ڕابردوو لووتکەی ئەم تاوانانە بوو.
ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لە بەیاننامەیەکدا مەرگی جەواد ڕۆحی لاوێکی ناڕازی کە بە شێوەیەکی نایاسایی و سەرڕۆیانە دەست بەسەر کرابوو بە نمونەیەکی ئاشکرایتر لە دەستڕێژی نامرۆڤانەی بەرپرسانی ڕژیمی ئیسلامی ئێران بۆ سەر مافی ژیان لە ڕەوتی پێشێلکردنی بەربڵاوی مافەکانی مرۆڤدا ناوبرد و جەختی کردەوە کە پێویستە پەروەندەی گیان لە دەستانی ئەم زیندانیە ناڕازیە بە شێوەیەکی کاریگەر و سربەخۆ لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. مانگرتنی زیندانیانی سیاسی بەندی چوار کە تا ڕۆژی دەی خرمانان بەردەوام بوو وەک ناڕەزایەتیەک بوو بەرامبەر بە کۆنتترۆلکردن و گوێگرتن و تۆمارکردنی دەنگی زیندانیان. هەروەها لەسەرەوەبوونی هەزینەی پەیوەندی و خراپی کوالێتی پەیوەندیەکان و پچڕانی بەردەوامی هێڵەکانی تەلەفۆن. مانگرتوان بریتی بوون لە دوو ئەندامی زیندانی کراوی سندیکای کرێکارانی شرکەتی واحد بە ناوەکانی حەسەن سەعیدی و ڕەزا شەهابی و کۆمەڵێکی تر لە چالاکانی کرێکاری و مامۆستایان و هەڵسوراوانی مەدەنی لەوانە ڕەسوول بوداقی، جەعفەر ئیبراهیمی، سەعید مەدەنی، کەیوان موحتەدی، کامیار فەرکوور، ئارش جەوهەری، ئەحمەد ڕەزا حایزی، عەلی یونسی، ئەمیر حوسەین مرادی و ئەمیر سالار داودی. حکوومەتی ئیسلامی پێی وایە کە بە کوشتنی دەست بەسەرکراوانی وەک کوشتنی بانقەستی جەواد ڕۆحی لە زیندانی نەوشەر بە دەست بەسەرکردنی بەربڵاوی هەڵسوراوانی ژنان، چالاکانی سنفی، هونەرمەندانی جەماوەری، ڕۆژنامەنووسانی بوێر، نووسەرانی بەناوبانگ و ئەندامانی بنەماڵەی دادخوازان دەتوانێت فەزای ترس و خۆ بەسەر کۆمەلگادا زاڵ بکات. دەست بەسەرکردنی چەندین جارەی نازیلا معروفیان ڕۆژنامەنووس، دەستگیرکردنی جیلووە جەواهری، فروغ سەمیعنیا، مەتین یەزدانی، یاسەمین حەشتەری، زەهرا دادڕەس، زوهرە دادڕەس، ئازاد چاوشیان، سارا جیهانی، هومەن تاهری چالاکی مافیژنان، دەست بەسەرکردنی مهدی یەڕاحی هونەرمەندی جەماوەری، دۆرچی ڕاپەر، ئەمیر حسین بیلالی بەرپرسی سیاسی پێشووی ئەنجومەنی ئیسلامی پۆلیتلنیک، حەسەن خەیرخا چالاکی مەدەنی لە شاری مەشهەد، دەستگیرکردنی ئەندامانی بنەماڵەی گیانبەختکرد و حەنانە کیا، مەعسووم ئازەری واتە دایکی، وەحید کیا واتە باوکی، هێلیا کیا خوشک و ئەمیر دەستگیرانی حەنانە، دەستگیرکردنی فەرهاد زارە برای گیانبەختکرد و میلاد زارە، ڕێگریکردن لە چارەسەری پزیشکی بۆ جەعفەر ئیبراهیمی و ڕەزا شەهابی، داوت ڕەزەوی یان لە سەرکاردەرکردنی مامۆستایانی ناسراوی وەک سارا سیاهور، فەریبا نامی، بەهارە ئەسکەریزادە، شیوا ئاملیڕات، محەممەد سەعیدی، ئەبوو ئێسحاقی، مەحموود میلاکی و عەزیز قاسمزادە دەتوانێت بەر بە بەرەو پێشچوونی ئەم بزوتنەوە بگرێت یان ترس و خۆف بەسەر هەڵسوراوان و کۆمەڵگەی مەدەنیدا زاڵ بکات. بەڵام خۆراگری درەوشاوی زیندانیانی سیاسی و مەدەنی لە زیندانەکاندا و ناڕەزایەتی هەڵسوراوانی سنفی و مەدەنی و هونەرمەندان لە دەرەوەی زیندان و پشتیوانی بەربڵاوی جەماوەری لە ناوچە جیاجیەکانی وڵات لەو بەندکراوانە دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەم هەوڵە نەزۆکانە پتر لەوەی کە نیشانەی هێز و دەسەڵاتی حکوومەتی فاشیستی ئیسلامی بێت، گزارشتە لە داماوی و بێدەسەڵاتی و ترسی ڕژیم لەو بزوتنەوەی کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرەدەستێنێ واستێکی بەربڵاوتر لەخۆ دەگرێت. پێنجم، دەست بەسەرکردنی مهدی یەڕاحی هونەرمەندێکی جەسوور، جەماوەری و بەدەرەوەست کە گۆرانیەکی جوان و کاریگەری بە ناوی سەرپۆشەکەت لادا بۆ بانکێشکردنی ژنان بە مەبەستی بەردەوامبوون لەسەر بەرگریکردن لە مافی جلوبەرگی اختیاری بڵاو کردوێتەوە. بە خێرایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا لەگەڵ کاردانەوە و پێشوازیەکی کەموێنەی هونەرمەندان و تێکۆشەرانی ناودار بەڕووڕوو بۆتەوە. هەواڵی ئەم دەستگیرکردنە زۆر زوو بووە مانشێتی ڕۆژنامەکان. ئەم دەست بەسەرکردنە کە بۆ نیزامێکی ئاینی و سەرەڕۆی وەک کۆماری ئیسلامی چاوەڕوان کراو بوو، پاڵپشتیەکی زۆری ئەم هونەرمەندە ناڕازیەی لە ناوەوە و دەرەوەی وڵاتی لێکەوتەوە. سەپیدە قولیان چالاکی کرێکاری و یەکێک لە قارەمانانی ناوداری خۆراگری لە زیندانەکاندا ڕۆژی سێشەممە حەوتی خەرمانان لە ناو زیندانی ئەوینەوە پامێکی ڕوو بە مهدی یەڕاحی بڵاو کردەوە و بە دەنگی گەل ناوی برد. سەپیدە لە یادداشتەکەیدا جەختی لەوە کردوتەوە کە لە قۆناغە جیاجیەکانی ژیانیدا لەگەڵ دەنگی مهدیدا ژیاوە. لە بەشێک لە پەیامەکەیدا نووسیوێتی
من لەگەڵ دەنگی تۆدا ژیاوم یەراحی هەوای زێدەکەم هەڵمژیوە بە دەنگی تۆ بەرگەی دوورکەوتنەوە و دەربەدەریم گرتووە هەر بۆیە باش دەزانم ئەم کارە گەورەی تۆ نەک لە سەردەمی لە لووتکەدابوونی بزوتنەوەکە بەڵکو لە سەردەمی لە لووتکەدابوونی ستەم و سەرکوت و سەردەمی کپکردنی دەنگەکانی شۆڕشدا بەرهەم هات لە کاتێکدا کە هەموو هەوڵەکانی دام و دەستگای سەرکوت ئەوە بوو کە ترس و بێدەنگی پەرەپێبدات تۆ بێدەنگی چکاند و ژیانی ژن ژیان ئازادیت چڕی بۆ ئەوەی بیری هەمووانی بخەیتەوە کە ژن ژیان ئازادی نەک تەنها بەشێک و ساتێک نییە لە مێژوو بەڵکو بزوتنەوەیەکی بەردەوامە. شەشەم ڕوبەڕووبوونەوەی فەرهەنگی ژنان لەسەر پرسی حیجاب و پاڵپشتی هونەرمەندانی جەماوەری لەیان بەرەو پێشبردنی نەبەردی خەڵک لەگەڵ ڕژیم بە شێوەیەکی بەردەوام و هەر ڕۆژە بەرەو پێش دەبات. ئەم نەبەردە بەردەوامە تەنیا خەبات نییە لە دژی حیجابی زۆرم لێ بەڵکو خەباتێکە لە دژی ئاپارتایدی ئیسلامی لە دژی دەوڵەتی ئاینی لە دژی پیاو سالاری کۆنەپەرستانەی زاڵ و لە دژی ئاینی فەرمی و دەوڵەتی. ئێستا ئەم خەباتە فەرهەنگیە لە هەلومەرجی ژنانەبوونی هەژاریەوە بەسراوەتەوە بە خەبات لە پێناو بژێوی ژیان وەک سەرەکی ترین پرسی کۆمەڵانی خەڵک. پرسی بژێوی ژیان لە هەلومەرجی پەرەسەندنی هەژاری و بە ژنانەتربوونی ئەو پرسە لەژێر هەڵاوسانی بێسنوور و سەرکوتکردنی توندی حەقدەستەکان بۆتە هۆی ئەوەی کە خەبات و ناڕزایەتی خەڵک لە دژی هەڵاوسان گرانی و دابەزینی بەهای دراوی وڵات ببێتە خەباتێک کە تایبەتمەندی ئابووری خۆی تێپەڕاندووە و بەکردەوە بۆتە خەبات لە دژیبوونی ئەو نیزامە ئیسلامیەی کە هەژاری کردوتە دیاردەیەکی جەماوەری و پراوێزنشینی پەرەپێداوە. لەمڕۆوەیە کە خەون و خولیا فەرهەنگی و ئابوووریەکان وردە وردە لێک هەڵدەپێکرێن. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە نەبەردی خەڵک لەگەڵ ڕژیم ببێتە ڕوبەڕووبوونەوەیەکی بەردەوام و بەشێنەی. ئەم ڕوبەڕووبوونەوە بەردەوام و بەشێنەیە دەتوانێت دەرفەتی پێویست بدات بە خەڵک بۆ ئەوەی خۆیان ڕێک بخەن و خەباتەکانیان بە شێوەیەکی ڕێکخراوتر بەرەو پێش بن و لە داهاتوودا بناغەکانی دەسەڵات لە خوارەوە بەهێزتر بکەن. ڕوبەڕووبوونەوەی بەربڵاو بە شوێنەی خەڵک لەگەڵ حکوومەتی فاشیستی نیشانی دەدات کە کۆمەڵگای ئەمڕۆی ئێران چیتر کۆمەڵگای دەی شەست نییە. ئەگەر خودای ئەمڕۆ هەمان خودای دەی شەست بێت خەڵکی ئەمڕۆی ئێران هەمان خەڵکی دەی شەست نین. ترس لە کۆمەڵگای ئێراندا مانای نەماوە و هیوا بە ڕزگاری و جیهانێکی باشتر لە بیرگەی جەماوەری خەڵکی ئێراندا ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبێت. هەرچەندە ئەم هیواداریە لەگەڵ هەوراز و نشێ و بەرەو ڕوو دەبێتەوە هەرچەندە هێندێک کەس تووشی دڵساردی و بێهیوایی و ناکامی بوو بێتن بەڵام ورەی جەماوەری و دەروونناسی گشتی کۆمەلگا بە خەبات و هومێدەوە گرەی خواردووە. ئاستی بەربڵاوی بزوتنەوە و ناڕزایەتیە سنفی و داواکاریەکان و خۆڕاگری درەوشاوی زیندانیانی سیاسی و کۆمەڵگەی مەدەنی و بەتایبەت دیمەنی جوانی شارەکان بەهۆی خەبات و بەرخۆدانی ژنان و کچانی بوێر لە سەرانسەری وڵات هێمای ئەم هیوا و هومێدا بە دوا ڕۆژێکی باشترە. ئەمڕۆ ئێران بە کەشێکی شۆڕشگێرانەدا تێدەپەڕێت. کۆنەپەرستان بێهودە هەوڵ دەدەن ڕەوتی بزوتنەوەی پتە و مێژووی کۆمەڵانی خەڵکی ئێران بەرەو دواوە بگەڕێنەوە. ئەوان نیگەرانن لەوەی کە لە ژێر ڕێڕەوی بەرەو پێشچوونی ئەم حەڕەکەتەدا پێشێل بکرێن. هەر بۆیە لە هەوڵی ئەوەدان کە ئەم دۆخە کۆنتترۆل بکەن. بەڵام واقعیەت ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ ئایندەیەکی نییە و خەڵک گەیشتووەتە خاڵی بێگەڕانەوە. حیزبی کۆمونیستی ئێران ڕێکخراوی شۆڕژگێری کرێکارانی ئێران ڕاهی کاریگەر یەکشەممە 12 خەرمانانی 1402 3 سپتامبری 2023 زین.